سڵاتان لێ بەبینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێو گەشتە بەهاری ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی دەپرسین بۆچی پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەیت دەپرسین داواکاری چوە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان فەرمونون لەگەڵمان دابن بۆی پەیامی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئێوەی خۆشەویست بگوازینەوە. کۆمەڵ سەری بەرزە کە لەبەرەی گەلدایە. ئێمە ئەو هێڵە گشتیانەی کە کاری کۆمەڵ ڕێکە خان و ئەو بنەما شەرعیانەی کە لە سەری هەنگاوانەی فێری کردوین و ڕێنوێنی کردوین کە بە دوای بەرژەوەندیە کەسی و حزبیەکانەوە نەبێت بەرژەوەندی گشتی بکەینە سنتەر و لەسەر بەرژەوەندی گشتیەکان هەنگاو بنین. بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆمان دەخەین. کۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی گرتو ئێستا دیقەتی بدەیت لە 4 ساڵی ڕابردوودا هەمیشە ئێمە لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان لەبەرەی ئەوەی کە دامەزراوەکان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی بۆیتر حزب لەبەری هەموو شتێک قەرار نەدا لە هەرێمی کوردستان. هەڕەشەی دەسەڵات نامان ترسێنێت لەبەرەی گەلدا دەمێنینەوە. جارێک کە بەرامبەر جەماوەری کوردستان ڕاوەستین و قساکەین بە پێم وایە کۆمەڵی ئیسلامی سەری بەرزە بە مەواقیفەکانی سەری بەرزە بە هەڵوێستەکانی ئەوەمان کرد کە بەرژەوەندی هەرێمەکەمانە کە بەرژەوەندی گەلەکەمانە و خۆمان بووینەتە قوربانی کە کەوتوینە ژێرباری زەخت و فشاری دەسەڵات. ئێمە ئەوەی لە 4 ساڵی ڕابردوو کردمان قسەکانی 4 ساڵی ڕابردوومان بوو. تۆکو پێشمەرگەیەکی دێرین بۆچی دەنگ دەدەی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی؟ ئەوەی حیزبەی ئیسلامیە و وەکو دری خۆمەوە لەبەر ئەو وەسەیە وەزڕاب و دۆشی پاتیشیان هەبووە ئەنێ وەستەکانیان لەبەر چاوانە و ئەو وەسە بووە. داواکاری چێ لە هاوڵاتیان لێرەوە حەزەکەیت پەیامێک ئاراستی هاوڵاتیانی؟ داواکاریم ئەوەیە کەەوە ببینە ڕابردۆکەیان ینی هیچ خیانەتە و هیچ تشانەوە لێرە ئیش چاچاکی دەر و خەڵک لەبەر ئەوی دەنێم خەڵک دەنجام بداتی. والله ئەجا خۆی مەسەلەکە ئەوەیە ینی خاسەن قورعانیان بەدەزوێ کە قورعان شتێکی پیرۆزە لە هەموو دنیادا ینی دینی ئیسلام پیرۆزە و ینی هەموو کەس شانازی پێوە دەکاتن لەبەر ئەو شتانە ئەمە دەنجی پێدەین و ئەوانە. هۆکار چ بوو کاتانێک تۆ لە شاخ بووی پێشمەرگەی کۆمەڵی ئیسلامیان پێشمەرگەی و ڕابوونە ئیسلامی بوو لەبەرچی چوویتە شاخ؟ هەر تەمان بیر و باوەڕێک نییە هەر لەبەر غەدرمان لێکرا و العانش بحقت هوايات معه يعني او جروب اسلامي كان هل عمو يقدر بقلنا قوتك يعني لو او يعني برنكاري او ظلم زوداري بنوك او خلك اللي ما عندك اخر يعني حقي حمو خلك شيء بيتشيل دكريت وانا بناي اجا اواني يقربن بحقت خاصه الاسلاميه كان اشتشي بيروز يعني تبني قوتي بقوه نكوها بصر مثلا شكوريه داري قولك تدخوا دارك مرق لا حيواني دابرا بحق ويانا بس يعني هم يقربنوا بحقت ببنيه جبهه وببنيه قوته حقي لو انا زوج فقير فقارات يعني زي بدل كفرمو لو برنامج برين كومال اسلامي او بخوي خير خوازو وانا كاو حم خانو بردا كريتنو او شتانا او شتي بيروزا يعني حمو خلق دس خوشان لك لبرتيا مثلا جهاد كان لو انا برين او هي باري هي زورتين باري هان بس لو نايكن او شتي والله داوا كريم او يعني خدمتي او ملتي كان بحقت يسعى لوكم برين لها شاوج الناس هي ذات زمار مسوتا دنگ ددين بكومل لبر اوي بحق الله الرحمن راسري دزانينو بحق الزشيان بخلق دستي والدفاع شان لا حقي حمو خلق كده بحقت تۆکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی بۆچی دەنگ دەدەی بە لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی بۆچی پشگیری لەو لیستە دەکەیت؟ بسم الله الرحمن الرحیم والله ئێمە وەکو پێشمەرگەی دێرینی کۆمەڵی ئیسلامی دەنگ بە لیستی 104 دەین لەبەرەوەی لیستێکە بەڕاستی ئەو چەند ساڵی پێش و یان هەر پێشتریش وەکو بڵێ لیستێکی ئیسلامی ڕاستەقینەیە
و بەردەوام خاوەنی هەڵوێست و مەردایەتی بووە وەکو ئەو خەڵکەی کە وەسفی مامۆستا عەلی باپیر دەکات بە پیاوی مەرد و بڵێن لیستێک کە بەڕاستی تەنازولی نەکردو لە چاوسورکردنەوەی لایەنەکانیش نەترساوە هیچ کاتێک لەبەرەوە بە پێویستی دەزانم هەموو مسلمانێک ئێمە بە هەموو شێوەیەک پژگیری ئەو لیستە دەبین و بە واجبێکی شەرعی دەزانین داوا دەکەین هەموو مسلمانێکی دەنگ بەو لیستە بدا لەبەرەوەی لیستێکە بەڕاستی شانی ئەوەیە هەوڵی بۆ بدرێ و سەری بخەین بە هەموو لایەکمان. ئێمە وەکو پێشمەرگەی دێرینی بڵێن کۆمەڵی ئیسلامین ئەو کاتێک کە پێویست بووە بڵێن خەباتی چەکداری و پێشمەرگایەتی بکەین شانازی بە ڕۆژگارانە دەکەین لەگەڵ برایەکانمان کە بەشدار بووینە لە خەباتی ڕزگاری خوازی میلەتی کورد بە واجبێکی ئەو کاتی شەرعیمان زانی و ئێستاش وەکو بڵێ مەسەلەی چەکداریەکە نییە خەباتی سیاسی و دەنگدان و وەکو بڵێ خەباتی ئەوها ڕێکخراوەی و ئەو شتانەیە یعنی بەو شێوەیەش بە هەموو شێوەیەک پشتگیری ئەو کۆمەڵی ئیسلامی دەکەین و لەگەڵ داین ئینشاءالله. من وەکو پێشمەرگەیەکی دێرین پشتگیری لە لیستی 104ەکەم لەبەر ئەوەی ئەو مسلمانە ساڵحانەی کە من هەلیان دەبژێرم قەنەعاتم وایە لە دوو خاڵاندا جیاوازیان هەیە لەگەڵ کاندەکانی دیکە. خاڵی یەکەم لە ڕووی دنیاویەوە پێم وایە ئینسانی ڕاستگۆن، ئینسانی بوێرن، ئینسانی داوێن پاکن، ئینسانی گەندەڵی نینە، ئینسانێکن کە خزمەتی میلەتی خۆیان دەکەن چاوەدێری خۆشیان لەسەرە. لە ئەوە خاڵی یەکەم لە ڕووی دنیاویەوە. خاڵی دووهام ئەوەیە کە ئەو ئەندام پەرلەمانانە کاتێک کە دەڕۆنە پەرلەمان کاتێک کە یاسایەک دێتە پێش تەمەشا دەکەن بزانن لەگەڵ دەقەکانی قورئان تێکە گیرێ یان تێک ناگیرێتن. ئیتر ئەگەر هات و ئەتۆ دەست بەرز کردەوە لە بۆ یاسایەک کە پێچەوانەی دەقەی قورئانی بی معنای وایە هێلی سوورت بەزاندووە کە هێلی سوورش بەزیێنی ئیتر قیامەتی خۆت خراپ کردووە و قیامەتی ئەو کەسەشت خراپ کردووە کە دەنجی بە تۆدایە. ئەنجا دەشبینی هێلی سوور دەبینی لە ئەندام پەرلەمانەکاندا دێتە پێشێ. ئەوە دەبینین لە مەسەلەی ڕیبا دەبێ ئاگایان لە خۆ بێتن، لە مەسەلەی عراق دەبێ ئاگایان لە خۆ بێتن، لە مەسەلەی ئێمە تەمەشا دەکەین. پێ دوایە ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی شتێک ناکەن لە پەرلەمان بڕیار لە شتێک نادەن کە غەیری قانون و بنەماکانی ئیسلام بێت. ئەوە خاڵی هەرەسەرێکی ئەندام پەرلەمانەکانی ئیسلامیە کە جیامان دەکاتەوە لە ئەندام پەرلەمانەکانی دیکە. ئێمە دەنگ بدەین بە هەر ئەندام پەرلەمانێکی ئیسلامی دەبێ بزانین کە ئەندام پەرلەمانە ئەگەر گەویشت بە پەرلەمان بە پەیڕەوەکەی چییە، چ پرۆگرامێکی لە پشتە، ئایا ئەو پرۆگرامە ئیسلامیە یان ئەو پرۆگرامە بریتە لە دیموقراتێتی شەرق و غەرب و لایەکی دیکە. لە ڕاستیدا ینی من ئێستا دەنگ بدەم بە ئەندام پەرلەمانێک لە دواییدا لەو فڕزنا ئەوەندە پەرلەمانە دەرنەچوو ئەو دەنگە بۆ چێ دەڕاتن؟ ئایا دەستە گیرفانی ئەندام پەرلەمانێکی نوێشکەر و دەست بە دەست نوێش یان دەستی ئەندام پەرلەمانێکی عەرەقخۆر؟ پێشەشی ئێمە وەکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی فەخر بە ئەو خەباتی خۆمەڵێکەوە لە شاخ بووین ساڵی هەشتایەکان خەباتمان کرد لە بۆ ڕزگارکردنی میلەتەکەمان لەسەر شەرعی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم. تاکو خەباتمان کرد دژی ئەو ڕژەی بەعسی فاشی ئەوە خەباتمان کرد ئێستاشکەوە هاتنە شار خەباتەکەمان گۆڕایە بە شانازیەوە دەنگ بە لیست 104 دەنگەوە پێمە باشترین لیستە و کەوا خزمەتی دینی خوای گەورەوەکەوە خەڵکی هەرێمی کوردستان. وڵی داوای من لە خەڵکی هەرێمی کوردستان داوا دەکەم ئەو خەڵکە چاو بە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بژێڕێتەوە کەوا لەو چەند ساڵی ڕابردوو هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی هەڵقوڵاوی خەڵکی ڕەشورود بووە، هەڵوێستێکی جوانبێرانە مەردانە بووە
هیچ هەڵوێستێکی دەنەبڕیوەکەوە لە خزمەتی دینی ئیسلام و خزمەتی خەڵک نەبوو بێ. ئەوجا بۆیە داوا دەکەم خەڵک سەود بە لیستی هەڵوێست بدا، هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی. هیچ کەس باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنیشی ئەوە ئەم خەڵکو وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاو نیشتیمانەکە بە لێر و نێوە بە ورد و دروشتەوە بە موسڵمان و ناموسڵمانەوە هی هەموویانە هیچ کەس نابێ نەوەکو حیزب نەوەکو تاک نەوەکو بنەماڵە ئەو کەڵکەڵەی لە کەللەدا نەبێ. ليش هەموو شتێکیش هەمرۆت خۆین کە وڵاتەکەمان لەم پاشاگەردانیە دەربازی بێ، لەم دێموئەساسات دەربازی بێ، لەم پێشێکردنی یاسا دەربازی بێ، لەم خۆرەسکاریە دەربازی بێ. حەیفە هەرێمێکی کوردستان پڕە لە نیعمەت پڕە لە خێر و بێر، حەیفە ژمارەیەکی کەم تێیدا ببنە حیزب و خزم ببنە ملیاردێر خەڵکێکی دیکەش بۆ دەردەچێکە دەبینە. ئێمە کەس تەم ناکەین، ستەمکاریش قبوڵ ناکەین. تۆکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی بۆچی پشگیری لیستی کۆمەڵی ئیسلامی دەکەیت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسولنا محمد وآله وأصحابه أجمعين. کۆمەڵی ئیسلامی درێژە پێدەری بزوتنەوەی ئیسلامیە، بزوتنەوەی ئیسلامی هە لە سەردەمی بەعزدا ینی پێشمەرگایەتی شار و شاخ و شاریان کردووە، بەڕاستی هەر لە سەرەتادا هەستیان بە مزلومیەت و ئەو میلەتی کورد کردووە کە لەلایەن بەعسیەکانەوە دەچەوساندرانەوە. بۆیە کۆمەڵێک لە مامۆستایە بەرز و بەڕێزەکان سەرەتادا ناو شاریان بەجێهێشت و هاتنە ناو شاخ و هاتنە گوند و دیهاتەکان ئیعلانی جیهادیان کرد دژی حیزبی بەعس. هەر لە سەرەتاوە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات و کە ئێستا کۆمەڵی ئیسلامی درێژە پێدەری بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتیا بەڕاستی خەمخۆری میلەتەکەی خۆیان بوون، خەباتیان کردیە لە پێناوی میلەتەکەی خۆیان ئامادە بووینە قوربانیەکی زۆر و کاروانێک شەهید بدەن. بەڕاستی ئەوجا هەر لە سەرەتاوە هەستیشیان کردووە بە مەزلومیەتی میلەتی کورد، بۆیە بەڕاستی ئیعلانی جیهادیشیان کرد. ئەوجا دوای ئەوەش کە کۆتایی جیهاد و کۆتایی حیزبی بەعس هات و ڕاماڵدرا ئەوجا هاتنەوە ناوشاری لەوەتی لە ناو شاریشن. بەڕاستی ئەو خەڵکەی کە لە کۆمەڵی ئیسلامی خڕبێتەوە کۆمەڵە مامۆستایەکی بەڕێز و دەستپاک و داوێن پاک و ئەمینن لەگەر میلەتەکەی خۆشیان هەر لە سەرەتاوە خزمەتیان کردووە بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان بیر لەوەی بکەنەوە ببنە ینی ببنە بارێک بەسەر میلەتەکەی خۆیانەوە، بەڵکو هەر لە خزمەتی میلەتدا بووینە. بەڵگەشمان هەیە هیچ بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی تا ئێستا خاوەنی هیچ شتێک نییە بێجگە لە نەمر و نەژی کە دەژی هیچی کە نییە و ژیانیان ژیانی ئاسایی میلەتەکەی خۆیەتیان. بۆیە بە حەقیقەتە ئێستاش کە لە ناو شاردان ئەو کەسانەی کە چوونە دام و دەستگای حکوومەت ئەوجا چ بە ئەندام پەرلەمانەتی بی چ بە وەزیر بی ئەوە پەرێزیان دیارە، هەڵوێستیان دیارە، خزمەتیان دیارە. هەموو کەس شایدی دەدا بە ئیسلامی و بە نائیسلامیەوە بە ئەلمانیەکانیشەوە کە خەڵکی دەستپاک و داەمپاک و خەڵکی ڕاستگۆ بوونە لەگەر میلەتی خۆیانە، بەڕاستی لە خزمەتی خەڵکدا بووینە نەک لە خزمەتی خۆیاندا. وڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دەبێەوە بزانن چ حیزبێک چ کەسێک چ بەرپرسێک هەڵوێست هەبووە بەرامبەر ئەو گەندەڵچیانەی کە بوون بە بارێک بوون بە میکرۆبک بوون بە ینی بوونە بۆکو عزیایەکیان لێ هاتووە بەسەر ئەو خەڵکەیدا و خوێنی ئەو خەڵکەیان مشتووە چێ بەرامبەر هەڵوێستی هەبوو بەرامبەریان ڕاوەستاوە و هەوڵیشی داوە. بەڕاستی دەبێت ئەوانە ڕاماڵدرێن نەمینێن بەڵکو سەروەت و سامانی ئەو میلەتەی کە خەڵکێک دەیبات و دەیخوات و بەس بۆ خزم و بۆ حیزبیتی خەڵکی هەمووی بەلاوە ناوە. بەڕاستی ئەوانەی کە هەڵوێستیان هەبوو هیچ ڕۆژێک لە ڕۆژان نەبوونە پاشکۆی هیچ کەسێک و بە فعلی بە عەمەلی بە کردار سەلماندیتیان کە لە خزمەتی خەڵکدانا. ئەجا داوامان لەو میلەتەدا بەڕاستی ئەو جارە خەڵک وشیار ببێتەوە ناکرێت کاکە خەڵک تا ئێستاش هەر وەکو بەندەیەک وەکو کۆیلەیەک خۆی ببینێتێ. بەڵام ئەمن بە خەڵکی کوردستانیش دەرێم چمکە ئەسەفە بەڕاستی خەڵکی کوردستان خەڵکێکی مسلمانە
ئەسەفە عیفە خەڵکێکی مسلمان کەسانێک بک بە پێشەوە و بە دەمڕاست و بەوەی بە پێشە خۆیان بخات و بیان کاتە دەمڕاست و بەرپرسی خۆیان کە بە ڕێگایەکدا بیان بە ڕێگای غێری شەرع و ڕێگای غێری خوا بێتن. تۆکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی بۆچی دەنگ دەدەی بە لیستی 4 کۆمەڵی ئیسلامیان پژگیری خۆت بۆ ئەو لیستە دەردەبڕی ئەو هۆکارانە چین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعد أما بعد بنسبتي إمكا راست بيشمرقي ديرينينو تسنصال بيش إستا مخريشي كاري إسلامي بوينا حتاكو قانديتو مانا إستاكا پێشتر ئێمە ئاەتێکمان کردبوو دروشمی خۆمان کە زۆر زار دەمان خوێندەوە و ئاعیدوا لەهم ما استطعتم من قوة. پێغمبەر عەلەیهی الصلاة والسلام لەبارەی ئەو قووەتە فەرمووی ئەلا ئەن القوة الرەمی ڕەمیکردنە قووەت. بەڵام ئەو ڕەکە دیارە ئەمە لەگە ظروف و واقیع و ئەوەی خۆمان کە برین لەو واقعی ئەو ڕۆکە خەڵک ئەو ژیانە دەباتە سەر پێویستی بە سەوتە و پێویستی بە دەنگەکی وایە کەوا خڕی بکاتەوە. پێم وایە ئەو ڕۆکە ئەو دەنگەی کە ئێمە خڕی دەکەینەوە ئەو قووەتەیە کە ئێمە بەکاری دەهێنێت چونکە ئێمە هەموو کاتێک خۆ مەرز نییە چاکمان بەدەستەوە بێ هەموو کاتێک مەرز نییە ئێمە ڕمێکمان بەدەستەوە بێ کە ساڵەهای ساڵ ئێمە هەر ئەو هابووین ئێمە کە گوتمان لەگە ظروف واقعی خۆماندا دەڕۆین. واقع ئەو ڕۆکە خەڵکی کوردستان خەڵکی خۆمان خەڵکی موسڵمان چی پێویست بێ دەبێت ئەوە بۆ خەڵک بکەین وایە ئەمە ئێستاکە ظروفێکە کە تێدا دەژین پێویستم بەوەیەکەوە سەوتی موسڵمان زۆر بێ دەنجی موسڵمان زۆر بێ لە ناو مجتەمەعی خۆماندا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ئاماژەی بەوە کردووە کە ئینسانی ئیماندار تێکەڵاوی خەڵکی دەکا و سەبر و ئارام دەگریتن لەسەر ئەزیەت و ئازاریش کە دەدرێتن زۆر چاترە لەوەی کەوا تێکەڵاوی خەڵکی ناکاتون و سەبر و ئارامیش ناگرێت لەسەر بەڵاو و ناڕەحەتی و موسیبەتەکان چکە حەدیسی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەمە لەگەر ئەوەی کەوا ئەزیەت و ئازاریش دەدرێن ئەنجا بە قسە بێت بە گرتن بێت بە نەفەر لێ ڕفاندون و شەهیدکردن بێت وەکو شەهید قاسم ڕەحمەتی خوای لێ بێتن کەوە ئەمە لەبەر دەچی مەڵبەندی خۆمان بوو کە بووە قوربانی وانە ئێمە ئامادەنینە بە هیچ شێوەیەک ساڵ بینەوە ئەو ڕۆکەژ ڕۆژی دەنگدانە ڕۆژی ئەوەیەکەوە خەڵک سەوتی خۆی کۆ بکاتەوە دەنجی خۆی زیاد بکاتن بۆ ئەوەی کە مافی خەڵکی نەخورێ خەڵکی موسڵمانی مەزڵوم بە تایبەتی ئەو کەسانێکەوە بەردەوام زوڵمیان لێکراوە ناخۆشە دەدەسەر ڕوویان تێکردووە لەگەڵ ئەوەی کەوە خەڵکەکی زۆر بێ معاش کراوە ئێمە کە کاتێک ئەو سەوتانە کۆ دەکەینەوە خەڵک کە سەوت دەداتن با دڵنیا بن لەوەی کەوە خەڵکی پاک بێتە پێش ماف خوراوەکان هەموو مافیان دەگەڕێتەوە ناو باوەشی خۆیان بەڵام ئەگەر بێت و بەخوای ئەو کەسێکە لە ماڵی خۆی دانیشتووە سەوت ناداتن برێ وەڵڵاهی کاکە سەوت بدەمە هەر کەسەکیش هەروەکی خۆی دەبێت ئەمن دڵنیای دەکەمەوە شتێکی غەڵەتی کردووە لەبەر ئەوەی چونکە بە سەوتدانیوی خەڵکەکی باش و چاک و پاک دێتە پێش ئەو ناپاکانە ڕادەماڵدرێنە ئەجە بۆیە پێویستە ئینسانی موسڵمان بیر بکاتەوە یعنی تەماشا بکاتن تەماشا بکات چێ حەقا چێ چاکە چێ پاکە سەوتەکەی خۆی بە خەسار نەداتن لەو ظروف و واقعی ئێستا کە ئێمە تێدا دەژین وەچی گوتم ئەو سەوتدانە ئەو قووەتەیە کە خوای گەورە سوبحانەهو وەتەعالە کە باسی کردووە کە پێشتر ئێمە وەکو چەک بەکارمان دەهێنا بەڵام ئێستا کە وەکو سەوتی خۆمان کە بەکاری دەهێن بۆ ئەوەی کە مافی خوراو بگەڕێتەوە اینجا بۆیە کۆتا قسەشم ئەوەیە داوا لە هەموو خەڵکی بەشەڕەفی کوردستان دەکەم هەمووتان دەنجی خۆتان بدەن بە سەد و سار چونکە دڵنیاتان دەکەم بەرهەممان دیار بووە بەرهەمیشمان دیار دەبێت ئینشاء الله. ئێمە وەکو پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی من خۆم لە نەوەتەکان و پێشمەرگەم و شانازیش بەوەی دەکەن کە لە پێناوخوای پەروەردگار سەرمان لە شان کردووە لەبەر بەڕاستی ئێمە وەکو خۆم و داوڵ هاوڵاتیانیش دەکەم دەک بە لیستی 104 بدەن لەبەرەوەی ئەو لیستە بەڕاستی کەسی پاک و چاک و خاوێن ڕەوانی سەرەوە دەکات کە ئەویش پەرلەمان شوێنی یاسەدانانە بەەوە یاسانە دەردەچی پێسەوانە یاسا ئیسلام نەبێ شریعەتی ئیسلام نەبی بە بەڕاستی خۆمان بە درێژە پێدەری ساوی ئیسلامی دەزانین لەسەر دەمی ڕژێمی باسەوە ساڵی هێشتاکان و تا ئەوڕۆ هاتووە لەو کاتەوە شەر ئەو کاتە بزنەوەی ئیسلامی بوو چەکی ئیسلامان لە شان کرد بەڕاستی ئەو کاتێکە دژی ڕژێمی بەعز بوو و ئێستاش ئامادەین
بە شێوەیەشکە خزمەتی میلەتی خۆمان بکەین لە پەرلەمانەوە خزمەت بە ئیسلام بکەین ئینشاءالله. بەڕاستی پەرلەمانتارەکانی ئێمە لە بەغداوە چەندین پرۆژەیاسیان تەقدیم کردووە، ڕێگریان کردیە بۆ نمونە لە سایتە سێکسیەکان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە، پەرلەمانتاری ئێمە بوونە کۆمەڵی ئیسلامی کە پرۆژەیاسیان تەقدیم کردی و ڕێگریان لێ کردیەوە. هەروەها مادە کحولیەکان مەشروبات عراق و بیرە ئەو شتانە هەر پەرلەمانتاری ئێمە بوونە بەڕاستی لە ڕێی پرۆژە یاساکانەوە قەدەغان کردوون. واروواکردنەوەی مەتاراتی هەولێر و سلێمانی لە ڕێگەی پەرلەمانتارەکانی ئێمەوە بووە، پرۆژە یاسان تەقدیم کردووە بۆکردنەوەی مەتاراتی هەولێر و سلێمانی بۆ گەشتی حەج و عومرە. ئێمە بەڕاستی شانازیان پێ دەکەن، سەرمان پێیان بەرزە لەبۆی لە پێناو پای پەروەردگار ئیش دەکەن. طبعا پشگیری ئێمە بۆ لیستی 104 سەرچاوە لەوە دەگرێت کە پەرلەمانتارەکانی کەسانی دەستپاک و دەست بەدەستنێژ و کەسانی ڕازگۆن لەگە میلەتەکانیان. تۆ لێرەوە حەزەکەی لە ڕێگای بەرنامەی پەیامی تۆ داواکاریەکە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە، حەزت لێ لە بەرنامەی پەیامی تۆ پەیامەکەت بگەێنی؟ داوام لە هاوڵاتیان هەیە کە کوردەواری ئەڵێ ئینسان دەبی دۆست و دوژمنی لێک جاکاتەوە، کە خەڵکانێک هەنە لە ساڵانی ڕابردوو چەندی جار متمانەی خەڵکیان وەرگرتووە، چەندی جار خەڵک متمانەی پێیان داوە، خەڵک هەرچی ئەمانەتی خۆ هەیە لە دەستیوانی کردووە، بەڵام بەداخەوە تەماشا دەکەین خیانەتیان لە ئەمانەت کردووە، تەماشا دەکەین ئەمانەتەکان وەک خۆ جێبەجێ نەکردووە. هەر بۆیە ئەمەش بەو شێوازە کە پشگیری لیستی 104 دەکەین کە پەرلەمانتارانی ئێمە دڵنیان دوورن لەو خوڕقات و لەو خیانەت و لەو پشت تێکردنی میلەت. تۆکو مامۆستایەک و پێشمەرگەیەکی دێرینی ڕابوونی ئیسلامی داواکاری چێ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. حقا خەڵکی هەرێمی کوردستان چاوکراوەنە ئەوڕۆکە، تەجروبەیان لە هەموو ئەو چەند کابینانە بینی زیاتر لە 5 کابینەی بەغدا کە خەڵکیان ناردەوێن دەرچیان کرد یا چیان نەکرد، هەموو چاوکراوەنی ئەوەی نی هەر ئامۆژگاریش بکرێن دەک بدەنە چێ پشتگیری لە چێ بکەن و طبعا تەنها ئەوە نەبی دەتوانین ئەمە لێ بکانە وەکو بەبیرهینانە وەک پێیان بڵێن ئەو پیاوانە دەنجیان بدەنێ کە تێیدا مەسئول نینە مەسئول نامن بەرامبەرخوا محاسبە ناکرێن لەسەر عەطف و حەنانتان لە بۆەوەی هەر کەسێک بێ دەنجی بدەنێتن. ئەوڕۆکە وەکو خەڵکەکی مەردی ئەو هەرێمە دەبی عاتیفەی کامل فڕە بدەن، حزبایەتی فرە بدەن، لە دوو کەسێک بڕێن کە بەرژەوەندی خەڵکەکە لەوانەیە تۆزێک لە لای ئەوان بپێکرێتن و بگەنە ئامانزەکی باشتر لەوەی کە پێش ئێستاکە کراوە. والله ئەو بەراوردە هەر کەسێک بۆ چوونی خۆی هەیە، بەڵام من وەکو مسڵمانێک طبعا دەبینم کە دەستپاچی و ناویچیە ڕاستگۆیی و دڵسۆزی لە لای کەسانێک بە چەنگمان دەکەویتن کە لە خواترسە خاوەن ئیمانە، بڕوایی بەوەی هەیە کە بەیانی ئەگەر هەر هەنگاوەکی هاویشت حسابی لەسەر دەکرێت بەر لەوەی حکوومەت و یا دەستور و قانون محاسبەی بکاتن، خوا محاسبەی دەکاتن. لەو بڕوایدامەوەژ لای کەسانێک بە چەنگ دەکەویتن کە شیعارەکی ئاینی و دینداری و خواناسی هەڵگرت بیتن. میلەت هەژار، حکوومەت قەرزدار، حیزب و کەسانێکە لە پەنای حیزبدا دەوڵەمەند و ملیاردێر. ئێمە بەرپرسیارین بۆ چاککردنی، بەڵام بەرپرسیار نین لە خراپکردن تێکدانی. ئەو کەسە بەرپرسیار وەکە بڕیار بەدەست بووە، پارەی بەدەست بووە، قووەتی بەدەست بووە، ئەمر ئاسایشی بەدەست بووە، حکوومەتی بەدەست بووە، ئەمرونەهی بەدەست بووە، پەخشانکردن ئیمتیازاتی مادی و معنەوی بەدەست بووە، ئەمما ئەوەی لە دانوان ئاوێشی بەدەست نەبووە بەرپرسیاری چییە؟ سەرنجام ئەو ڕستە قورئانیەمان بەسەردا بچەسپێ کە خوا دەفەرمێت یوخریبونە بویوتەهم بئەیدیهم، بەدەستی خوان ماڵی خوان کاون. ئەوەی دەیەوێت چاکی بکات دەبێت خراپەکان ببینێت. ئەمن بەدوو لایەنەوە هاتووم، هەمووکو مامۆستایەکی قوتابخانە، هەمووکو پێشمەرگەیەکی دێرین هاتووم لێرە ئەو کۆبوونەوەی بکەین لەگەڵ ئەو برا ڕێزانە، هەمووکو سیلەیەکی ڕەحم هەموو بێکۆ شاد دەبینەوە، هەمووکو پشتگیری لەو لیستە دەکەین لەبەرەوەی نەک لەبەرەوەی کە سەر بەو حیزبە نوێنەلایەن گرێ حیزب بە حەقە لە ناو دڵمانەوە 100% پۆینتەوە دەشینایە دەزانین کەوا تاکە لیستە ئەوەی کەوا داکۆچی لە مافی مامۆستایان، لە مافی هەژاران، لە مافی پێشمەرگەکان، لە مافی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا دەکات. هەموو ئەندام پەرلەمانەکانی کوردستان هەمیان دەتوانین بڵێن دڵسۆزن، بەڵام پلەی دڵسۆزیەکان جیاوازە. بۆ نمونە ئەو ئەندام پەرلەمانانەی کەوا دەست بە دەستنوێژن و
و هەروەها ڕەحمی خوای گەورە و مراقبەی رب العالمینیان لەسەرە هەرچەندە کاتەکە درێژ دەکەن وەختی خۆی دەرسمانە خوێن لای مامۆستایەک دەگوت برایەکان لە داهاتوودا ئەگەر هاتوو برای دایک و باوکی خۆتان دیندار و مسلمان و ڕێکپێک نەبوو هیچ شتێکی پێمە سپێرن نەخاک نە ئاو نە وڵات نەداهاتتان حتا ئایلە و کەس و کارتان بەڵام ئەوەی کەوا دیندار و ڕێک و پێک بوو ترس و مراقبەی خوای گەورەی لەسەر بوو هەموو شتێکی پێ بسپێرن خاک ئاو وڵات هەموو شتێکی خۆتانی پێ بسپێرن جا بۆیە دەزانین ئەو کەسانێکەوە ئێمە دەینێرین کەسانی دیندار و دەست بەدەست نوێژن بۆیە ترسمان لێیان نییە نە لە پاش پەردە و نە لە پێش پەردە خیانەتمان لێ ناکەن. تۆکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی بۆچی پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەی؟ بەنای خۆی بەخشەدە و بێرەبان بۆ خۆتان دەزانم کۆمەڵی ئیسلامی ڕێبازی ئیسلام ڕێبازی پێغەمبەری ساواسم گرتوتە بەر لەبەر ئەوەی لەسەر هەموو مسلمانێک پێویستە لیستی کۆمەڵ هەڵبژێری چونکە ئەگەر لیستی کۆمەڵ هەڵ نەبژێریت لە ڕۆژی قیامەت خوای گەورە محاسبەی دەکا کە کەسی شیاوی بۆ بران بۆ پەرلەمانی عێراق هەڵ نەبژاردووە لە خەڵکی خێرخوازیش دەکەم بە تایبەتی چونکە خەڵکی کوردستان لە 1995 و خۆی بە مسلمان دەزانی خۆی بۆ دەزانی کە ڕێبازی پێغەمبەری ساواسم هەڵبژاردووە بۆیە پێویستە وەفای بۆ ئەو ڕێبازی هەبی وەفای بۆ ئەو کەسە هەبێت کە ڕێبازی پێغەمبەری ساواسم هەڵبژاردووە. ئەمە وەکو هەر لە بیدایەتەوە سەرەتا کە شۆڕشی ئەو جارە کە دەستی پێکرد و شۆڕی ئیسلامیش لە ناو شاخەکان بوو بە تایبەتی خۆشم و کە لە دوای ئینتیفازە بەگەل ئەو برایانەکەتون پێشترش لە ڕێخستنەکان بووم و داوا دەکەم چونکی پێشمەرگە بەڕاستی ڕەمزی شکۆ کوردەواریە بەڕاستی ئەسل و ئەساسەکەی ئەوەیە لۆیش پشتگیری لە پێشمەرگەش دەکەم بەڕاستی داوا لە هەموو پێشمەرگەکانی هەموو لایەنەکان دەکەم ئێمە وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی هەموو لیستەکانە بەڕاستی داوا لە هەموو پێشمەرگەکان دەکەم بەبێ فەرق و جوایزی داوا دەکەم دەنگ بدەم بە لیستی 104 بۆ ئەوەی پشتگیریتان زیاتر پێ بکرێ بە خۆشتان دەزانن لە هەموو شوێنەکان نوێنەرەکانی ئێمە چۆن پشتگیریان لێ کردو بەبێ فەرق و جوایزی و داوا لە زیندیانی سیاسیەکانیش دەکەم ئەوانەی زیندیانی سیاسی بوونە کە کاتی لە ئەبوو غرێبی زیاتر ماپەکانتان بەدەست بینین ئینشاءالله دەنگ بدەم بە لیستی 104 ئینشاءالله و داوا لەو دۆست و برادەرانە دەکەم ئەو عەزیزانە دەکەم کە لە دەرەوەی وڵاتن و نەناوەی وڵاتن ئەو خوشک و برایانەی کە حەج و عومرەیان لەگەلەمەش کردیە بەڕاستی پێم خۆشە هەر کەسێکی دەوێتن دەنگ بداتن دەنگ بدابتن بە 104 بۆ ئەوەی لە داهاتوو لە حەج و عومرەش ئینشاءالله سەعرەکانی دابەزێنن بە شێوەشی ڕێک و پێک و عادلانە ئەو خەڵکە برێنین ئەو سەفەرە ئینشاءالله خۆ هەر کەسەکە ئینسابی هەبیتن خۆ دەزانتن لە ڕێ لێدوانەکان و لە ناو هۆلی پەرلەمان کە چدا کۆچەکانیان کردێ بە تایبەتی لە سەوابتەکانی ئیسلام چۆن دیپاعیان کردێەوە لە ماپەکانی خەڵک بە هەموو شێوازەکی هەر ئەندام پەرلەمانەکە ئێستا پێشترێ سێ ئەندام پەرلەمانمانە بوو لە بەغدایە مەقابلی 30 ئەندام پەرلەمانی بوتم بەڕاستی و لە هەموو شوێنەکە وەزیرەکەشمان دیار بوو کە چۆن کە ئێستا هەندێک خەڵک هەیە کە دەڵێن وەڵا مانگەک مابوو خۆیان لە حکومەتەکەی کێشاوە ئەمە لەسەر داوای خەڵکەوە ئەوەمان کێشاوە لەسەر داوای خەڵک داوای کردێ و چاکسازی لە وەزارەکەی مەش کە وەزارەتی ژینگە و وەزارەتی زراعی بووە باشتری ئادایان کردێ بە شاهێدی سەرۆک وەزیرانی ئەو حکوومەتەش. وڵا بێگومان لەبەوەی پشتگیری دەکەم کە بە ڕاستیان دەزانم کە بە خۆم بەشدار بوومەوە دەزانم پەرێزیان پاکە خۆی ئەمن ئەوەندەی بە خەڵکیش دەڵێم خەڵک هەموو ئینسانێک دوو چاوی هەیە چاوی سەر هەیە و چاوی دڵ هەیە چاوی سەر پێش خۆتی پێدەبینی چاوی دڵ حەق و نەحەقی پێدەبینی ئەوەی کە چاوی دڵی ئیش بکە حەق و نەحەقی لێک کاتەوە بەرنامەکەیان بەرنامێکی حەق و ڕاست و دروستە بە ئینسانی پاچیان دەزانین دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی بە 104 بوێرن ڕاستگۆنە پەرێزیان پاکە ئەو هەممان دەزانین کە ئەوانەی کە لە حکومەتدا بوونە یان لە پەرلەماندا بوونە پەرێزیان چۆن بووە ئیشیان بۆ خەڵکێکەوە کردووە تەسحییان داوە یعنی خۆیان مەقدور کردووە بۆی حەقی خەڵک بەردەستە بێ.
تۆکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی بۆچی پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەیت بۆی پێم وایە کەسێشتکە نییە زیاتر خزمەتی ئیسلام بکە لەو ڕابوونە و لەو مەجموعە مسلمانە زیاتر پێم وایە ئەوان لە شەرع نزیکترن و لەبەرەوەی خزمەتی خۆشم نامەوێت بە فێڕۆ بچیت بێگومان یعنی جیاوازی هەیە لەبەرەوەی ئەوانە ئەگەر خوانە خواستە شتێکیش بێ ڕووداوێکیش بێ لە ترسی خوای گەورە نەوەکو لە بەرخاتری ملەتیان لە بەرخاتری بەرژەوەندی خۆیان لە بەرخاتری خوای گەورە چاوپۆشی لە غەڵەتیەکان ناکەن ئینشا ئەڵڵا بۆیە لێرەوە داواکاری و چییە لە هاوڵاتیان لە ڕێگای بەرنامەی پەیامی تۆ چ پەیامێک هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان داواکارم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەیە یعنی خۆیان چاوساقی خۆیان بن بەڕاستی خەڵک فێڵیان لێ نەکا بزانن چێ لە بەرژەوەندی ئەو ملەتە و بەرژەوەندی ئیسلامدایە دەنگ بەو خەڵکانە بدەن کە لە بەرژەوەندی ئیسلام ئیشەکەن مامە تۆکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی بۆچی پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەیت پشتگیری دەکەم کە لەسەر ڕێبازێکی پیرۆز و حەقە پێت وایە کۆمەڵی ئیسلامی ئەو ڕێبازی هەڵی گرتووە ڕێبازێکی چۆنە ڕێبازەکە ڕێبازی ئیسلامە ڕێبازی خوددا و پێغەمبەری خوددایە صلی الله علیه وسلم داواکاری و چییە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەزر لێ لێرە چ داوایەکیان لێ بکەیت کارین پشتگیری ئەو لستە پیرۆزەی بکەن بۆ خاتری سەرکەوی پشتگیری لە خەرک بەعام بکاتن نەکار ئەوەی بەعام پشتگیری لە مسلمانان بکە یعنی پێت وایە حزبی کۆمەڵی ئیسلامی ئێوە دەنجی پێ بدەن و چاوەڕێی هەڵوێستی لێ بکەن طبعا ئەگە چاوەڕێی هەڵوێستی لێ نەکەین کێ دەنجی پێ نادەین بە چاوەڕێی هەڵوێستەکی بەرزی لێ دەکەین ئینشاءالله بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی ئەڵقەی بەرنامەیەم جارەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە خواتان لەگەڵ